دەست بەسەرکردنی چالاکانی ژینگەپارێز لە کوردستان دەستپێکی پرۆژەی ئاسایشی سەرکوتکردنی کۆمەڵگای مەدەنی لە کوردستان. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. لە ڕۆژانی ڕابردوودا لە کەمتر لە 6 ڕۆژدا 10 چالاکی ژینگەپارێز لە سنە و کامیاران دەستەسەرکران. پێشتریش لانیکەم 5 چالاکی ژینگەپارێز لە سنە و مەریوان گیرابوون کە دواتر 3 کەسیان بە شێوەی کاتی ئازادکران و 2 کەسیان ئێشتا لە زیندانن. ئایا ئەم دەست بەسەرکردانە تەنیا بە مانای تونترکردنی کاتی گوشارەکان و سەرکوتکاریەکانە بەرامبەر بە چالاکانی مەدەنی لە کوردستان، یان ئاماژەیە بە دەستپێکی پرۆژەیەکی گەورەی ئاسایشی بۆ بە ئەژنوهێنانی کۆمەڵگای مەدەنی و توانای بەرخۆدانی کورد لە ئێران بەگشتی؟ ئازیزان، بۆ بەسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دووماوەن لەگەڵ دەبێت. میوانکەی بەڕێمە حوتەکە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان ڕامبود لوتفپوری، چالاکی سیاسی و ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێران و بەسی شامەری، ئەندامی بەڕێوەبەرایەتی پلاتفۆرمی دموکراتیکی بزوتنەوەکان و گەلانی ئێران. بەخێرهاتنی هەردوویان بەرامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ کاک ڕامبود دەست پێ دەکەین. کاک ڕامبود، هەر پرسیاری سەرەتایی ئێمە لای جەنابەت، ئەم دەست بەسەرکردانە تەنیا درێژەیە بەو گوشارانە کە 40 ساڵە لە ئێران دژی کورد بەردەوامە، یان دەستپێکی پرۆژەیەکی نوێی ئاسایشیە بەگشتی بۆ لە ناوبردنی کۆمەڵگای مەدەنی لە کوردستانی ئێران؟ بەڵێ، زۆر سپاس. ئەمنیش ڕێز و سڵام بۆ ئێوە و میوانەکەی تری بەرنامەکەتان هەیە. لە ڕاستیدا وەک دەزانین لە ئێراندا، یانێ بە تایبەتی بەنسبەت مەسەلەی کورد، سیاسەتی کۆماری ئیسلامی بە درێژایی ئەم ماوەیە لەسەر کار بووە، بە درێژایی تەمەنی بڵین فەرقێکی ئەوتۆی بەسەرا نەهاتووە. لەوانەیە لە هەندێک مەکانیزمە گۆڕانکاری هەبوو بێ، بەڵام ئەوەی کە سیاسەتی نکۆڵیکردن و حاشاکردن لە مافەکانی کوردەوەی کە سیاسەتی سەرکوت بووەوە، بێدەنگکردنی هەر چەشنە جوڵەیەک و دەنگێکی ئازادی خوازانە لە نێو کۆمەلگای کوردستانە، ئەمە تقریبا دەتوانین بڵین جەوهەری بەرەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی بووە لەگەڵ کۆمەلگای کوردیدا لە درێژایی تەمەنیدا. بەڵام ئەوەی کە ئەم ماوەیە کراوە، دیارە ئەمەش من پێم وانیە ئەمەش تازە بێ، ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی لەگەڵ چالاکانی ژینگەپارێز بە تایبەتی لە کوردستان تازە نییە. خۆتان نزانن ماوەیەکی لەوە پێشیش مەسەلەیە کە ڕوویدا کە ئەو لە مەریواندا کە چەند کەس لە چالاکانی ژینگەپارێز بەرحاڵ گیانیان لەدەستدا و دواتر ئاعترازاتی خەڵکی لێکەوتەوە و خەڵک گومانیان لەوە هەبوو و ئێستاش گومانەکەیان تا ڕادەیەک، چونکە بەپێی ئەو شەواهدە کە باسی دەکرێت کە نازانم ڕەنگە لە چوارچێوەی بەرنامەکەی وەدا نەگونجێ، کە گوایە هەندێک دەست هەبووە لەوەدا کە ئەو کەسانە وەکو شەریفی باجوەر وانە شەهید ببن. و هەروەها ئێستا بۆ ئەم کەسانش کە تازە گیراون، کۆماری ئیسلامی بەردەوام وای چاو لە مەسەلەی چالاکانی ژینگەپارێز کردووە کە ئەمانە لەلایەک دیارە زیاتر ئەمانە ئەتهامن، وەکو مەسەڵەن ئەتهاماتی جاسووسی و ئەمنیەتیان لێدا کە ئەو کەرەستانەی کە بەکاری دێنن کەرەستەی جاسووسین وەکو کامێراکانیان، یا مەسەڵەن ئەتهامەوەی لەمانەداوە کە پێشتر دەستیان هەبووە لە کوشتنی ڕانندەیەکی ئامبولانسدا. بەڵام واقعیەتەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی نایهەوێ هیچ چەشنە چالاکیەکی مەدەنی لە کوردستاندا سەر بگرێت، چونکە ئەم چالاکی مەدەنیانە ڕاستە مەسەلەی ژینگەیتیان باسەکرێ، باس چالاکیەکە ژینگەپارێزیە، بەڵام بەگشتی یارمەتی ئەدا بە بوژانەوەی چالاکی مەدەنی و کۆمەلگای مەدەنی و خەباتی مەدەنی بە جۆرێک لە ڕۆژهەڵاتی کوردستانە. بۆیە من پێم وایە، من پێی ناڵێم دەورێکی تازە، چونکە ئەمە ڕابردووی هەبووە
بەڵام من پێمایە درێژەی هەمان سیاستێکە کە کۆماری ئیسلامی هەتا ئێستا پێڕەوی کردووە لە پەیوەندی لەگەڵ چالەکانی مەدەنی لە کوردستان. باڵێ بەڕێز بەسی لای ئێوە چی؟ ئەوەی کە ئەم گوشارانە خراوەتە سەر ئەم چالاکە ژینگە پارێزانە لە حاڵێکدا کە ماوەیەکی زۆرە چالاکن لەو بوارەدا و ژینگە پارێزی مێژوویەکی درێژی هەیە لە کوردستاندا، زۆر بەرچاو لە مەریوان و لە کامیاران و لە سنە و لە هەندێک لە شارەکانی تریش چالاکان ساڵانێکی زۆرە هەوڵ دەدەن ژینگە پارێزن بێ ئەوەی با بڵین زۆر خۆیان تێکەڵی سیاست کردیا بە گشتی تێکەڵی سیاست بوو بێتن. دەکوتری ئەمە ڕەنگە کاردانەوەیەک بێ بە خۆپیشاندان و ناڕەزایەتی و دوکانداخستن و مانگرتنەکان لە کوردستاندا. بەڕای ئێوە ئەمە چەند پەیامێکە بۆ دەستپێکی هەوڵێکی ئاوا لایەن دەسەڵاتەوە؟ قبل از پاسخگویی به سوالتان به وظیفه خود مزانم عرض ادب و سلام دخمت ایوا و هاوکارگر محترمتان به کلی بینران و بیستران ام برنامه و جناب آقای رامبود لطفپور کم. در رابطه لتکم سؤال به نظر من مشخصا اماشه توضیح بگرین و دوا و توشه فقط اتفاقات ولا طول 2 هفته گذشته لمنطقه على الخصوص کامیاران و سنا که منجر بوده به دستگیری 10 نفر لفعالین محیط زیسته نگرین بلکه توشه شهریور کن. لا شهریور مانگا اما شاهد اعدام 4 نفر لفعالین مدنی بوین. اگر لبیرتان بیت رامین حسین پناه و زانیار و لقمان و کریم احمد نژاد هاو زمان لتکوا راکت باران 2 مقر حزب دموکرات کردستان ایران و حزب دموکرات حداکا اما بو باعث او که مردم اعتراضاتی کیان کرد. اعتراضات مردم پابرجاب و هاو زمان بو لتک سوزاندن بخش وسیعی لجنگلگل بلوط مریوان و هر زمان جینگە پارێزگەل که جزء انجمن چیای ساز مریوان بون به راهبری یان بەخت کردو شەریف باجور سعیان لە خاموشکردنە و ئاگرا کرد کە بەداخەوە 4 نەفەر گیانخوانیان لەدەستا. ئەلبەتەوە بەشیژێ خۆی هەلەژێر سوالە هەر بۆ جۆرەوە جناب ئاغای لطفپور ئیشارەیان پێ کرد وەلی با تەوەجۆ بۆی کە ئێمە لە حاڵ حازرە بە ئەنازەی کافی مەدرکمان بەدەستەوە نیە ناتوانین بشین ناو جوزئیاتەکەی کولیەتەکەی فقط نتوانم بە ئاخرین عەکسێک وا لە گیان بەخت کردو شەریف باجور ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دیمان ئیشارەی بەوە ناکرد کە لە حینە ئاگر کوژێنەوە بەڵێ ئاگر کوژانەوە خاموشکردنە ئاگر بە ئەو ئیمکاناتە بێ ئەنازە پایەیەک فرەتلی باسکردن خۆیان بوو دەریان ئاورد و ئاگریان خاموشە کرد بسوزگێ بە شکل وەکو مجەسەمەی کۆتەرە سخواڵێک ئێمە شتمانەدیکەوە خۆی جێگەی لێکۆڵینەوە و باوەڕ ناکەم وەختە ئەم بەرنامە ئیجازەمان پێ بە هەر جەهەت پشتیوانیە فرە وەسیعێک لە ئوستانە مەریوانە بە شار و شارۆچکە و دێهاتەوە بۆ خاکسپاری شەریفە باجۆر و ڕەفیقەکانی نیشان دەهەندەی ئەوە بوو کە ژینگە پارێز تا چه حد محبوبە تا چه حد جێگەی هەست لە ناودڵ مردمە. هاوزەمان بۆ پشتیبانیکردن و محکومکردنە ئەم سێدانە ئیتفاقە جگەر بڕێنەوە لە منتەقەی کوردەواریە بوو ئیعتساباتی وەسیع لە تواو شار و شارۆچکەکان کوردەواریە ئەنجامی کرد هین 1 ڕۆژ. ئەمە هەڵەگەڕێتەوە سەر شەهری ورمانگە ئیمساڵ بلا فاصلة بشون أو سيستم أواز كريا فريق لهنقل إطلاعاتي أواز كريا وين مش شاهد أو بوين ك تعداد فريق لا على جينجا إحزار كرياون بإطلاعات لتكيا ناقصة كريا وحتى تهديد بو كريا وكما خيل راحة تانين هن فيزيكي لبين بردنا حتى فيزيكيش إقدام بكين بس كوابو إما دليل ومدرك بأنازي كافيها بدسمان وكمن جوا برسياركتان شقدو مكي بحثكي جنابتان إشارة بكم كقصيصر بتشوك دا هاوردن كومالغاز بتشوك دا هاوردن فعالين مدنية وبداخل كل شي دمانة أم سيناريوها رنگ بوی بشک امنیتی بخوی و گرگ که گرگ یعنی به هر قیمتی ممکن ام 10 نفر چالاکوانا جینگ پارێزە مسئله سیاسیان پێ وصل کن با توجه به مشکلات و مسائلی که پیش هات که خانوادگیان اطلاعیان پیا کرده که گشتیان ل اطلاعات زیندان اطلاعات السنا جمع به خانوادگان یان ابلاغ کرده که امانه لواقع اما بومان محرزه بدیهی و مبرهن و روشنه که هاوکاریان نتاج أحزاب السياسية هز ودسيان لقتل رانندي أمبولانسكي الأحمر بالي أمبولانسكي كاميران بوجك أما أميش خوي داستانك احتياجي بوقت أسلم وردي وتوضيح بدل جسيمان لمبرم اتفاق كفك بلا فاصلة بخانوادي مقتول
خەبار دریاگە لە طریق ڕسانەگەل ئەمنیەتی ئێرانەوە کرد لە واقع وەسفیان کردگە بەوەی کە ئەحزاب سیاسی بەیانە ترۆر کرد لە سوورەتێکا کۆمەلگا ئیشارە بە شتێک دەکات داستانی کە سێمانگ لەمەوبەر لە مورد کوشتنە یا مردنە یا بە قاتڵگەیاننە کێوسار فاتحی یا هەر ئەو ڕانندەی ئامبولانسە بووگە فرەتر لە دوو فازە بوو یەکێکیەوەی کە قەتڵ خانەوادگی بووگە و بەشە دووەمی کە فرەتر بە ئەقڵە و نزیک بوو شرکتی لە مافیای دارووە بووگە کە هەر شتێک لە توول 40 ساڵ گوزشتەی مەشاهدە مەسئلە بووگین هەر شتێک قسە لە هەردەبەرداری لە جنایات لە ڕاندخاری لە دزی و بازی حکوومەت بکات ئاوتومات هەڵگەڕێتەوە سەر بێت ڕاهبەری و ئەمان بۆ قایمکردن ئەم مەسەلە بووی کە کۆمەلگا بە کون هەیە جنایەت بینەوەت شاهد لە بینەوەن باکوژن وشتارە نەڕێکە دێمۆ لای بەڕێستان کاکڕان بۆت ئەگەر ئەومان قبول کرده بێت کە بە پێیەوە دەزانین هیچ دەستگایەکی ئاسایشی و دادوەری ناتوانێت 48 ساعت دوای گردنی کۆمەڵێک خەڵک بڵێ ئێمە دۆزیمانەوە ئەمانە لەگەڵ حزبێکی سیاسین و ئەمانە دەستێوەردانیان بووە لە کوشتنی ئەو ڕانندەدا کە سێ مانگەوە بێت کوژراوە و پێشتر ڕاگەیاندرا و حزبێکی سیاسی کوشتوویەتی و قاتڵەکانی کوژراون و ئەم داستانانە و ئەوەی کە دەکوترێت بەرپرسی ئێستای با بڵێن ئیدارە کولی ئیتلاعاتی ئۆستانی کوردستان پارەی کوردستان وتوێتی کە من لە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی دەستگای دادوەری کورساندا وتوێتی کە ئێمە ڕێگە نادین چیتر کوردستان ئاوا وڵات نائەمن بکە مەبەستیشی ئەو ناڕەزایەتی و خۆپیشاندانە بووە چەند سەرکەوت دەبێ ئەم پرۆژەیە یعنی پێشتر دیمان کە شەهید فەرهادی کەمانگەر شەهید فەرهادی ناوەکەی بەداخەوە باڵێ وەکێڵی شەهید عەلی حەیدەریان ئەمانە تاوانبار کران یا زانیار و لوقمان بە هەمان تەرتیب وە ئیعدامیشان کردن چەند ئەمە سەرکەوتو دەبێت و چەند ئەمە دەبێتە هۆی کەسبوونەوە و لاوازبوونی چالاکی مەدەنی لە کوردستاندا کاکشەیان خۆی کۆماری ئیسلامی و ئەو وەزیری اطلاعاتیش کە ئەو قسانە دەکا زۆر بە باشی دەزانێت کە ئەم بەم کارانە بەم سەرکوتانە دەنگی گەلی کورد کپ ناکرێ یعنی ناتوانن ئەمانە ناچار بکەن کە واز بێنن ئەمە بە درێژایی مێژووەم شتە سەرمێنراوە من نەسڵ لە دوای نەسڵ خۆ ئەمە کاری 1 ساڵ و 2 ساڵ نییە یعنی چەندین ساڵە ئەم شتە بەردەوامە کورد چ بە شێوەی پێشمەرگانە و چەکداری وانە لەم ڕێگەدا قوربانی و شەهیدی داوەوە چ بە ڕێگەی خەباتی مەدەنی و لە زیندانەکان و هەروەها بە ئەو شێوازانەی کە تێرۆریان دەکەنوانە یعنی کەواتە ئەمە بۆ خۆشیان ئەزانن بەڵام ئەمە تەوجیهێکە پاساوێکە بۆ ئەو کارانەی کە دەیکەن کاک شاید من دەمەویست یەک شت عەرز بکەم لە کۆماری ئیسلامیدا تۆ لەگەڵ ساختارێک بەرەڕووی کە چەندین ناوەندی بڕیاردان و ئۆتۆریتە هەیە کە هیچیشیان یەکتر ناخوێننەوە و هیچیان یانێ خەت لەویتر وەرناگرێ هیچیان ئۆتۆریتەی بەسەر ئەویتران نییە یانێ هیچیان وان نییە کە هەماهەنگیەک لە نێوانیاندا هەبێ بۆ نمونە مەسەڵەن هەر ئەم کەسانە کە سەر بە حیزبی وەحدەتی میلی ئێران بوون و شاخەی کوردستانیەکە یانێ باشەوانە مجەوزیان لە وەزارەتی کشوەر وەرگرتووە بەڵام دواتر یعنی چی یعنی وەزارەتی کشوەر حتمما ئەمانەی تەییدی سەلاحیەت کردووە لە مورد ڕابردووی ئەمانەوە سوێ سابقەی ئەمانەوە هەموو شتێکی ئەمانە لێکۆڵینەوەی کردو اینجا مەجەوەزی پێداون خۆ قابلە هەروە بێن لە سیستمێکی ئەمنیەتی وەکو کۆماری ئیسلامیدا بە ئاسانی مجەوز بدەن بە کەسانێک کە حیزب دابنێن و کاری سیاسی و فعالیەتی بەرحەڵ مەدەنی یا هەر شتێکی تر بکەن کەواتە ئەمە مجەوزی پێدریاگە لەلایەن نەهادێکی ڕەسمی نەهادێکی باڵا وەکو وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتە کەچی دەبینی لەم لە وەزارەتی اطلاعات دێ بەم شێوەیە بەرخۆردەکە یعنی ئەمە ئەم دووگانەگی لە شێوازی ڕوبەڕووبوونەوەدا بەردەوام لە نێو ساختاری کۆماری ئیسلامی ئەمە دیتومانە لەلایەک وەزارەت ئێرشاد مجەوزی ڕۆژنامەدا لەلایەکی تر وەزارەت اطلاعات و سوپای پاسداران و نازانم خۆی قەزایی وەمانە دێندای دەخن کەوابوو ئەمە ئەم شێوازە بەرخۆردانە من پێم وایە زیاتر کۆماری ئیسلامی لەلایەک دەیهەوێت بڵێ دەرکە کراوەیە ئازادی مەدەنی هەیە چالاکیە کرێت بەرحاڵ ئەحزاب فعالیت دەکەن تەنانەت لە کوردستانە کە شرایەتەکەی بە قەولی خۆیان دەڵێن ئەمنیەتیەوەنە یعنی ئەم وەزعیەتە هەیە کەچی لەلایەکی ترەوە
بەم شێوەیە بەم ئەمرازی سەرکوتوانە بەرحاڵ بەگرتن و لێدان و ئەشکەنجە و تەنانەت ئیعدام و ئەم جۆرەشتانە دەیهەوێ کۆنتترۆلی وەزعەکە بکات و یانێ بەرحاڵ ئەم سەرکوتە بەردەوام بێ. بۆیە من دڵنیام یعنی خودی وەزارەتی اطلاعاتیش ڕەنگە ئەم قسانە بکەن بۆ ئەوەی کە دەستیان ئاوەڵاتر بێ، پاساوێک بێ بۆ ئەوەی کە لە داهاتوودا بە دەستێکی ئاوەڵاتر و بە تەوجیهێکی بە قەوڵ خۆیان نەک ئەو خۆتەوجیهێکی معقول و منطقی و عامەپەسەند نییە، بەڵام بە هەر حاڵ لە ڕوانگەی خۆیانەوە تەوجیهێکیان هەبێ بۆ هەر چەشنە سەرکوتێک کە لە داهاتوودا دەیکەن. باڵێ خاتو بەسی پرسیارەوەیە کە لەم شرایەتەدا کە هەنگایەوە هەڵەگرن هەندێک قسە بوو لەلایەن با بڵێن ڕەنگە لایەنێکی تایبەت یا هەندێک لە چالاکان کە گوایە ئەمانەی کە لە چالاکی ژینگە پارێزن و لەگەڵ حیزبی وحدەتی ملی لقی کوردستان کار دەکەن جۆرێک خەریکن کاری پوششی ئەکەن بۆ حزبێکی ئۆپۆزیسیۆن. بەڕای بەڕێزت ئەو شێوازە قسەکردنە چەند کاریگەرە لەم هەلومەرجاکە ئێستا ڕوویداوە و چەند بە زیانی ئەو چالەکە ژینگە پارێزانە شکاوەتەوە؟ سوالەکەتان من لە دوو شەق مختلفەوە توانم جوای بمەوە. قسمەت ئەوڵ یەگەر هەڵەگەڕێت و سەر تۆزیحاتێک کە جناب ئاغای ڕامبۆدی لۆتفپور دایکەیترەوە تکرارە مکرراتە من قسەکانیم قبوڵە دەوڵەت ناتوانێت فعالین مدني وعلى الخصوص فعالين محيط زيست كجزء أحزاب وحدة الملي بوغن وحدة الملي خوي مجاوزي هزبيت بيانغري وليغن منزورتان أحزاب ترى كجري كان دانش نقصة كان بداخل وأم مشكلة تفرق لنا وأحزاب كردية ل دوران الزوا بوغا إيسي جهر دامان جيرا بجيجي وخويان دانشن بروجيك مشخصيان بيد الرهبرية ومرد ما بوحدة بقرن ثلاثة حزكن دنو كسري يكترين بن و چتگەلێک لەناو کۆمەلگا لەناو یەکترینە بێنە بەرەو کە حتا خود دوشمنەکەمان کە تورکیە بێت و ئێرانیش بێ بە زەمیرە ناخوداگای نەگەیگە ئاوا بکرۆکاتەوە لەم بوارە و لەم زەمینە منە گەرگەرەکەم بێت تەوزیحی فرەتر بم بێ ئەنازە وەخت فرێگەرەکە منتها خواهێشان ئێمە گشتمان وەکو فعالگەل مەدەنی وەکو ڕۆشن بینگەر وەکو فعالینگەلی سیاسی وەکو ئەحزاب و نوێنەرایەتی لە تواو سەحبەگەل حەقیقی و مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێمە ئەشێ بە مەترسیدار بوون ئەم جەریانە واقف بی ساڵێک لەمەوبەر لە ڕابطە لە تەک کەم ئاوی خوزستانە ئێمە شاهدی اعتراضات مەدەنیە فوق العادە سەنگینەی بووین درستە سەرکوب کردیا و تعداد فرێکیان گیریا حدود 15 نەفەر گیریا ولی حدود مانگە تولی کێشا بەشۆنەوە بەقەیتە وەسیقە و چتگەل مەدەنی ئازاد کریان سەدها کیلومتر لە خوزستان و ئۆلاتر کورسانێکە ملیتاریزە بوو و ملیتاریزە تریش خەریکا کردی هەرباواوتم نەزەر من ئەوەسە ئەمە لە واقعان نوعی مجازات کۆمەلگاس لە ڕابطە لە تەکە و حرەکەتە مەدەنیا کە کردیان حرەکەتی مەدەنی کە حەق بێ ئەم لا ئەولای ئەو مردمە بوو ئیعتراز بە کوشتن ئەو جوانگەلیانە کۆمەڵ کوژیکردن خەیانەت و جنایەت لە خاکە کەشوەرێکترا وەکو ڕاکت بارانکردن ئەحزاب لە ئەو پایگاگە لە ئەمانە کۆمەڵە چتگەلێکن کە دەست باتە دەستیەکەوە ئێمە بۆ شتاشێ واقف بین کە حکوومەت بەرنامێک ئەس پێش تاعین شدەی بوو سەرنوشت ئەم 10 نەفەرە هەست وەزیفەی ئێمە ئەوەسەکە لە سەرحێک فرە وەسیعان نێڵین شتەکە لە حاڵەتی لوکاڵ و مەحەلیا باقی بمێنێ خەوەرە ئەم بازداشت و دەگەلێشی بە تواو دنیا بگەیت لە بوار ژینگە و ژینگە پارێزی لە توا ئوروپا و لە ئەمریکا بغێرس کشوەرگەلێک وەک ئێران کە هیچ نوع ئازادێکی تیانە ئێمە حزبمان هەست حزب ساوزمان هەست منتها لە ئێرانە مردم مەجبور کریاگن کەوتکنەشون جریانێ مەسەڵەن هەرو جریان NGO کە هیچ نوع غێرە دەوڵەتیە غێرە انتفاعیە هیچ نوع وابەستگی نە مادی نە معنەوی نە لە بوار سیاسی و نیەسی بە دەوڵەت ئەمانە جوز و ئەوانەمانی دەوڵەت بە هیچ وەج ناتانێ مهرە سیاسی بوون بە پێشانی ئەم 10 نەفەرە بات ئەمانە ئینسانگەلێکن کە یا بەخشەن جزء وحدەت ملی بووگن یا ساحە و مەدارەکێک تەحسیڵی بانن لە بوار ژینگە و لە بوار محیتەوە ئەو شتە وەزیفەی هەر ئینسان ئازادەندیشێکە ئەحزاب مختلفە کە بتوانێت لە سەدحێک وەسیعە لە تەنها ئێران و لە کورسانە نگای نەیڵێ بەڵکو جەوامع خارج از ئێرانیش بەم مەسئلە واقف بکە کە ئێمە بتوانین زوانە گویایی ئەم بازداشت دەگەلە بێت. کاگران بوت لە هەلومەرجێکی ئاوادا واتە وەختێک نیگەرانی ئەوە هەیە کە ئەمانە بەو تۆمەتانە کە خراوەتە پاڵیان تاوانبار کرێن بە ترۆر و هاوکاری حزب ئۆپۆزیسیۆنی بەوتەی ئێران غیرە قانونی و یعنی نیگەرانی ئەوە هەیە کە جەزای زۆر قورس بەسەرێندا بسەپێنرێت دوای ئەشکەنجە و دوای ئەوە کە بە نایاسایی ئاعترافیان لێ بستێنن. پرسیار ئەوەیە کە چەند کۆمەلگای مەدەنی ئیستا دەتوانێت بە شێوازێکی تر یارمەتی ئەوان بدا ئەوەی کە لە دەرەوە هەواڵبەسی ئاماژەی پێکرد بابەتێکە لە ناو خۆدا چی ئەکرێت
چون ڕەنگە ئەمە هەنگاوی ئەوەڵ بێت و ئەمە بگاتە چالاکانی مەریوان، چالاکانی سنە، چالاکانی سەقت، چالاکانی بانە، شارەکان تیژ بگرێتەوە. بەڵێ کاکشای لە ڕاستیە ئەوەی کە ئێمە لە کۆماری ئیسلامی دیتومانە بەداخەوە، یانێ زۆر گوێی شل نییە بۆ داخوازەکانی کۆمەلگا، زەختی کۆمەلگا و تەنانەت کۆمەلگای نێونەتەوەیش. مەسەن زۆر جار کۆمەلگای نێونەتەوەی تۆ دەبینی لە ڕێکخراوی نێونەتەوەی مافی مرۆڤ، لە ڕێکخراوی نێونەتەوەی یەکگرتووەکان یا نهادهای بینالمللی جیاواز، مەسەن دێن کۆماری ئیسلامی تاوانبارەکەن بۆی کە مافی مرۆڤ پێشێ دەکات، بۆی کە مەسەڵەن هەر لە بواری ئیعدام نەکردنی مەسەڵەن ڕامین حوسێن پەنایی و زانیار و لوقمانوانەوە، یعنی چەندە زەخت لەسەر کۆماری ئیسلامی بوو، بەڵام دیتت کە بەداخەوە ئەو شتەی جێبەجێ کرد. بەڵام حاشا لەوەش ناکرێت کە ینی حرەکەتی کۆمەلگا زۆر جار ناڕەزایەتی دەربڕینی کۆمەلگا بە شێوازی مەدەنی دەتوانێت تەسیراتی خۆی هەبێ. پەیوەندی بەوە هەیە کە ئەم سناریۆیی کە کۆماری ئیسلامی بۆ ئەم کەسانەی داڕشتووە چەندە جددی بێ لە لای خۆی، و ئەگەر زۆر زۆر وەکو مەسلەی بەرحاڵ ئەوەی کە پێشتر دیتومانە وەکووانە بە جددی چاوی لێ بکە، من پێم وایە هیوادارم کەوا ڕوو نەدا، بەڵام بەو شێوازە ڕوبەڕووبوونەوە بە شێوازی کە بە شێوەی زۆر مرۆڤانە ئەمانە قۆڵبەست کراون، براونەتە زیندان، یانێ بەم شێوازە بەرخوردەوە بەو تۆمەتانەی کە بەرەو ڕوویانەکرێتەوە بەداخەوە پێچێ کۆماری ئیسلامی وەک خۆشتان باستان کرد پلانی گەورەی بۆ ئەمانە هەبێ، یانێ بیاوێ بە شێوازی زۆر تون بەشتی زۆر تون تاوانباریان کە کار لێستا و دیارە بە قەتڵێک تاوانباری کردوون. بەڵام ئەمن پێم وایە کۆمەلگا دەتوانێت تەسیری هەبێ، هەرچەند یەکلاکەرەوە نییە، بەڵام بە شێوەی ناڕزایەتی احتسابات، بە شێوەی خۆپیشاندان و بەرحاڵ بە بڕای من ئەوەی کە کۆمەلگا بەداخەوە دوای شەهیدبوونی ئەو سێ کەسەکە ئیعدام کران، لوقمان و زانیار و بەرحاڵ ئاغا حوسێن پەنایی کرا، پێش ئەوە دەبێ بیکا، یعنی ئەو مانگرتنە گشتیە ئەو خۆپیشاندانانە پێش ئەوە بکرێت کە پێش بە ڕوودانی ئەو کارەساتانە بگیرێت کە کۆماری ئیسلامی لە جێبەجێکردنیانە زۆر دەستی کراوەیە. بەڵێ خاتو بەسی چەند حزبەکان لێرەدا جگە لەو ئاماژداندا بە ئەو با بڵێن جیاوازە کەلنیانە هەیە، ئەو ناکۆکیە کەلنیانە هەیە، دەتوانن چالاک بنواتە شێوازی هەڵوێستکردنی حزبەکان لە هەلومەرجی ئاوادا چەند دەتوانێت کاریگەر بێت لەسەر ئەهوەنکردنەوەی ڕەوشەکە کە بە شێوازی ئەهوەنکردنەوە کە بە قازانجی ئەو چالاکانە تەواو بێ کە بە ناحەق بە نایاسایی لە ڕاستیدا خراونەتە زیندانەوە، واتە حزبەکان چۆن هەڵوێست بگرن؟ ئێستا تاوانە خراوەتە پاڵ ئەوانە کە ئەمانە لەگەڵ هەندێک هەواڵی پەژاکدا پەیوەندیان هەبووە لە کوشتنی کۆساری فاتحیدا. زۆر با بڵین دەیتا هەیە، داتا هەیە، پروف هەیە، ڕاستی هەیە کە ئەمە ڕاست نییە، ئەمە ناگونجێ کابرا ترۆری کردبێت 10 ڕۆژ چاوەڕوان بکە نەفەری ئەوەڵ بگرن، جا 6 ڕۆژ ئەم چێتە سەر ئیش و ژیانی خۆی تابێت ئەویش بگرن، دیارەوە هەر هیچ کەسێک کە کاری تشکیلاتی بەکاریوان ناکات، کەواتە بۆ ڕوونا بۆ کۆمەلگا، بۆ ڕۆژنامەوانانی ئازاد، بۆ ڕۆشنبیران کە ئەمە ڕاست نییە. بەڵام حزبەکان چۆن دەتوان هەڵوێست بگرن لەم هەلومەرجەدا کە کۆمەککەن بەوە کە گوشار بۆوان کەمتر بێتەوە، بە شێوازێکیش با بڵین کۆمەلگای مەدەنی لەناو خۆدا بەهێزتر بێ بۆ ئەوە کە وەک کاگران بودوتی هەندێک هەڵسوکەوتی هەبێت کە ڕێگە بگرێت لە حکمی سێدارە و زیندانی درێژخاین بۆ ئەو چالاکانە. بە کولی توا و ئەحزاب سیاسی و مەدەنی لە ئێرانە على الخصوص لە کورسانە بە نەزەر من مەدیون ملەتی کوردن با تەوەجوو بە فەراخانێک دریاوە جوابێک مردم دایەنەوپیان لە کوچە و کۆڵانەکانی جا حتا فیلمگیریە و بەقاڵیک نەو کە باز بێت. ئەمە شتێکە مردم داواکار ئەو مەسئلەنەکە لە درێژ مودەتە ئەحزاب ئەشێ لە پشتیانە بێت. ئەگەر ئیمڕۆ ئەحزاب پشت مردم نەگرێت ئەوانە ڕۆڵەی مردمن لەناو ئەو زیندانە لەناو ئەو بازداشتداگەدا و لە تەریخ خودی مەعمورگەل دەوڵەتیە و تقریبا نەتوانم بێژم حکم ئایندەی ئەم 10 نەفەرە ئیبلاغ کردیاگە بە خانەوادەکەیان
وەختی وتییانە ئێمە ئەزانین کە دەستیان لەناو ئەم قەتڵا بووگە ئێمە ئەزانین کە ئەمانە هەوادارە ئەحزابە سیاسین وەلێ ماتڵین خۆیان احترافکەن یانی لە ژێر شکنجا مەجبوریان کەن بیان تێنە پای تەلەڤیزیۆن کە ئەمە چ جدیدێک نییە لە توول 40 ساڵ گذشتای مەشاهدی بووین هەر ئایسە پەروەندەیەک زیینێک هەفتەپەمان هەست مەسئلەی ئیسماعیل شێخیشتا هەلە جەریانە کل ئەم مەسالە دەساتە دەستیەکە وەکو جوابێک بۆ پرسیار جنابەت ئەحزابە مختلف هەر بۆ جۆرەوە پێم وایە حزب پژاک دوێکە یا ئیمڕۆ بەیاننامەیەکی سادر کرد و ڕاستەوخۆ ئیشارەی بۆ مەسەلە کردگە کە ئەمانە جزء هەوادار ئەم حزبەنین و هیچ کارێک و هیچ ڕەبتێکی بەمۆنیە باقی ئەحزابیش هەر بۆ جۆرە ئەشێ و بەیاننامەی خۆیانە بن ئەشێ بە مەردم ئەو بڕیارە بدرگێت کە پشتیوانی کامڵ و مطلق لە ئەم 10 نەفەرە بکرێت لەبەر خاطرە و سناریۆ هەروە لە ئەوڵە وتم ئەو چیدمانە ئەو نەحوەی بازداشت ژینگە پارێزگەلە گشت ئەمانە خەریکە بۆ ڕوو بە ئەو جەهەتاچی کەمانە گەرەکیانە چۆک بە کۆمەلگا و چۆک مەسائل مەدەنی بێرن وە میلیتاریزەکردن مەسئلەی پرسان با تەوەجوو بە شرایەتی کە ئایسی لە ئێرانە حاکمە جمهوری ئیسلامی شێرە یاڵ و کۆپاڵدارەکەی جاران نییە جمهوری ئیسلامی قابل مقایسە لە تەک پارەکەی ژان نییە لە پارەکە و بە دقیقە و بە سەعات زەعیفترە و بووگەسەوە ماتڵ ئەوە مەون نیرویەک لە خارجەوە بێت و حرەکەتێکتان بۆ بکە با لەمە زیاتر خۆسران نەدرگیت جوانگەلمان بە کوشتن و بە پای دارگەل و بە جوخی ئیعدامگەل نەست پێگیت کۆمەلگا ئیمڕۆ مەدیونە ئەو 10 نەفەرەسە و ئەشی احتراز مەتەنی خۆیان لە هەرچی بوار و نیشان بن کە ئەو 10 نەفەرە فعال مەدەنی بووگن نەک فعال سیاسی باڵێ کاک ڕامبۆش بەنسبەتی دەستبەسەرکردنی چالاکانی ژینگە پارێز لە تاران و ئەوەش کە دکتۆر کاوسەید مامیش لەناو ئەوانە بوو دوای لە زیندان کوژرا با بڵێن دەنگدانەوەیکی زۆری میدیایی لە میدیا ئێرانەکانە هەبوو جۆرێک لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا و بەگشتی ویژدانی عمومی بۆ قەناعەتە گەشت بوو کەمانە بێتاوان و لە شەڕی قودرەت نێوانی ئیطلاعاتی سپا و وەزارەتی ئیطلاعات و ئەمانەدا قوربانی بوون کۆماری ئیسلامی بە خستنەپاڵی تاوانی ترۆر بۆ ژینگە پارێزەکانی کوردستان ڕەنگە بیەوێ ئەو شێوازە پشتگیریە لەم ژینگە پارێزانە بسێنێتەوە لایەن کۆمەلگای ئێرانیەوە پێ وایە چەند سەرکەوتوو دەبێت چەند چاڕوانی ئەوە دەکەیت کە کۆمەلگای ئێرانی و میدیای ئێرانی و ڕۆشنبیری ئێرانی و چالاکی ئێرانی لە سوسیال میدیادا نیگەرانی خۆی دەربڕێەوە بەو شێوازە پشتگیری لەم چالاکانش بکە کە لەوانی تاران کردی کاک شاید بەداخەوە یانێ لە نێو کۆمەلگای ئێرانیدا بڵێن لە غێری کوردەکان بە تایبەتیش کۆمەلگای فارسوانە جۆرێک ذهنیەتی منفی بەرامبەر بە مەسەلەی کورد و بەرامبەر بە کۆمەلگای کوردستان هەیە و کۆماری ئیسلامیش دقیقاً دەیەوێ ئەم پوانە بەکاربێنێ بۆ ئەوەی کە ئەوان هیچ عەکسوڵعەمەڵی نیشان نەدەن مەسەلەکە ئەمنیەتی دەکاتەوە ڕەبتی بە تێرۆرەوە دەدا ڕەبتی بە مەسەڵەن ئەحزابی سیاسیەوە دەداوە ڕەبتی بە تەنانەت مەسەلەی تەجزیە تەڵەبی و چوزانم ئەم شتانەوە دەدا و بەم شێوازە وا دەکا کە کۆمەلگای ئێرانی ئەو عەتفە پێویستە کە دەبێ بەرامبەر بەم ڕووداوە ئینسانیە لە خۆیەوە دەریبخا نیشانی نەدا بەڕاستی هەرچەند من ئەوەندەی کە دوورادوور هەم ئاگادار بووم هەم پەیوەندی هەیە کە بووە متوجه بووم کە کۆمەڵێک ویژدانی بێدار هەیە یعنی لە نێو کۆمەلگای ئێرانیشدا وانە یعنی ئەوانیش تا ڕادەیەک لە ڕاستی قەزیەکە تێگەیشتون کە کۆماری ئیسلامی دەیهەوێت چاواشە بکە یعنی دەیەوێت بە مارکی ئەمنیەتیدان لەم چالاکە مەدەنیانە مەسەلەکەیان ینی ئەگە هەر بەرخوردێکیان پێ بکا کە ئێستا بەرحاڵ ناکرێت ئێستا بڵێ هیوادارین شتی خراپ ڕوونەدا بەڵام هەر بەرخوردێ بکا بۆی کە تەوجیهێکە بێ وە شەرعیەت بە کارەکەی خۆی بدا بەڵام من پێم وایە تا ڕادەیەکی زۆر مەگەر ئەو بەشە لە کۆمەلگای ئێرانی کە بڕیاری خۆی داوە کە کوردستان وەکو منتەقەیەکی ئەمنیەتی ببینێ و بەردەوام ڕوانگەیەکی منفی بەرامبەری هەبێ دەنا پێم وایە ئێستا خەڵکی ئێران بە ئام لەم تەرفەندانی کۆماری ئیسلامی حاڵین یعنی چاکەزانن کە کۆماری ئیسلامی هەر کات دەیهەوێ نەکرد بۆ کورد بۆ غێری کوردیش تەنانەت بۆ خودی فارسەکان بەلوچەکان تورکەکان عەرەبەکان هەر کات ویستویەتی کە حرەکەتێک بکاوە بەرحاڵ کۆمەڵێک خەڵک ئیعدام بکە یا بەرحاڵ سەرکوتێک بکە قەتعەن لە پلانی لە مارکی ئەمنیەتی ئیسفادەی کردووە قەت نایە بڵێ وڵا ئەمە لەبەرەوەی کە ئاوری کوژاندوێتەوە یا ژینگە پارێزە لەبەرەوەی ئیعدامی دەکەم یا لەبەرەوە زیندانی دەکەم
بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی چیتر ناتوانێت یعنی لەو ئاستەی کە جاران سەرکەوتوو بوو لەوەی کە کۆمەلگای ئێرانی دژ بە کۆمەلگای کوردستان بە قەناعەت بگەینێ بۆ ئەو سەرکوتانەیە کە دەیکا ئەو جارە پێم وانە لەوەدا وەک جاران سەرکەوتوو بێ هەرچەند پێم وایە بەرحاڵ هەر هەیە لەوێش کۆمەڵە کەسانێکە هەیە کە ڕەنگە ئەو جۆرە بیرکردنەوەیان هەبێ. خاتو بەسی پێم وابێ کەمتر لە دقەیەکمان ماوە ئەگەر بکرێت بە کورتی بە ڕێزە دوڵامەوە بدەیتەوە چەند چاوەڕوانەوە دەکەی کە کۆمەلگای مەدەنی ئێرانی بێتە دەنگ و بەرامبەر ئەم با بڵێن ئەم سەرکوتەکانە هەڵوێست بگرێ وەک بەرامبەر بە سەرکوتکردنی چالاکانی لە تاران گردوویەتی. با توجه بۆی کە ئەمە لە منتەقەیەک لە ئێران متفاقەکە بکە منتەقەی کورسان هەروەوە ئیشارەیەکی پێکردێنەوە بەحسەکە منتەقەیەکە تقریبا جیاواز هەر لە ڕۆژ ئەوڵە و لە بدایەتە تەشکیلە حکوومەتی جمهوری ئیسلامی یا حکوومەتە جەبر و شکنجە وەکو منتەقەیەک میلیتارە نیشان دریاگە لە ناو مردمیجا وەکو تەجزیە تەڵەب ئەم مشکڵە بووگە من وەکو نوێنەرێک لە پلتفۆرمی دموکراتیکی گەلانی ئێرانەوە ئێمە هاینە شۆنەوە کردووە و ئەقوام و ملت کرد لە ئاشتی و سڵح و سەفا بتوانن لە تەک یەکترینە زندگی بکەن ئەو تەفرەقە کارێکە کە حکوومەت هاوردیە سەرەوە ملەتە منتەها خۆشبەختانە لێرە ئێمە مەسەلەمان مەسلەی ژینگە ژێر مەجموعەیەک مشتەرەکە بۆ تواو ئەقوام بۆ تواو مەناتق جوغرافیای ئێران ئێمە ئەشێ بتوانین ئێکۆمافیای سپای پاسداران بەڕوونی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە وەزیفەی ڕۆژنامەنویسکە لە وەزیفەی ڕەسانەکەل گروهیە کە بەڕوونی ئیشارە بۆ مەسەلەکە بە وجود هاتنە چاڵگەلێک لە چواردە ئوستان ئێرانە هەست عدەمێ دەستڕەسی بە ئابشۆر بێ کە فازڵا و قاتی بوو گەئیسە لە نیترات استفاداکرێ لە فرێک لە ئوستانەکانە دەردە مشتەرەکە استفاده لە دەردە مشتەرەکەن زۆر سپاس لە هەردووای بەڕێزی بەرنامە ڕامبۆ دلۆتفپوری چالاکی سیاسی و ئەندامی پێشووی کمیتەی ناوەندی حزب دموکراتی کوردستانی ئێران و بەسی شامەری ئەندامی بەڕێوەبەرایەتی پلەتفۆرمی دموکراتیکی بزوتنەوەکان و گەلانی ئێران هەروەها ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.